ئێوارەتان باش هاوڕێیانی زۆر دەنگی نەکەم. ئێوارەتان باش لە هەر کوێ هەن هەرچیەکەن هاوڕێیانی زۆر ئازیزم لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان چون تەنیا هاوڕێ باشووریان ڕۆژهەڵاتم نییە من هاوڕێیانی هەواڵێ من لە ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان هەروەهاش ڕۆژهەڵات و باشووری کوردستانیش خۆش بن سەربەرز بن شاد بن ئازاد بن هاوڕێیان ئەمڕۆ لە ڕاستیە شێری شاعیرێک یان خەباتکار بڵێن ڕووناکبیرێکی گەنجی ڕۆژهەڵاتی کوردستانی وەرگێڕایەوە وەتە بە فارسی بوو زۆر ماندوو بووم پێوە هەروەها کاک ڕەئوفی مرادیش زۆر یارمەتیمدا لێرەوە سپاسی دەکەم زۆر بەڵام پێش ئەوە ئەمەوێت ئەوێکی بچووک باس بکەم دوای دزینی شۆڕشی گەلانی ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەلایەن حیزبی ئیسلامیەوە ئیسلامیەکان لە ئێران و لە خلالی نێوانی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق ئەو کاتانەی کە حیزبی کۆمەڵە و دموکرات ئەکتیڤ بوون شەڕیان دەکرد و پاسەوانیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەکەی بۆ مافەڕەواکانی گەلی کورد کۆماری ئیسلامی دەستیدایە کوشتارێکی زۆر دڕندانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەبەر ئەوە ناچار بوون هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکشێنەوە لە کوردستان و دوای کشانەوەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها کەمپنشینبوونیان واسێنانیان لە خەباتی چەکداری دانیشتنیان لە باشووری کوردستان بووە هۆی ئەوەی کە فراقێکی زۆر گەورەی سیاسی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستانە دروست ببێت. ببورن من نەخۆشیشم لەبەرەوە داوا لێبوردنەکەم ئەگەر جار تووشی کێشە ببم. لەو ساڵانەیە ینی دابڕانی پەیوەندی سیاسی و فکری گەل خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان گەلی ڕۆژهەڵاتی کوردستان بەنسبەت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها ڕعب و وەحشەت و ترسێک کە کۆماری ئیسلامی ئێران سیستماتیک دروستیە کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە گرتن بە ئەشکەنجەدان بە گوشارهێنان بۆ بنەماڵانەی کە مناڵەکانیان لە نێو حیزبەکاندا بوون لە نێو کۆمەڵە بوون لە نێو دموکرات بوون ئەتمۆسفێرێکی زۆر ترسناکی دروست کردبوو لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خەڵک بەڕاستی لە سێبەری خۆشیان دەترسان ینی هەموو جارێک ئەم لە بیرم دێ مناڵ بووم کە گەورەکان باسی سیاسەتیان دەکرد یان بیان ویستایە لە بواری نەتەوەییدا دیالۆگێکیان هەبێت خێرا کەسێک دەیگوت دیوار مشکی هەیە مشکیش گوێی هەیە ینی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ترسەی کە کۆماری ئیسلامی بە هەموو هێزەکانیەوە بە سوپای پاسدارانەوە بە ئیتلاعاتەوە لە نێو خەڵکی ڕۆژهەڵاتە دروستیان کردبوو وایان کردبوو کە خەڵک وایە زانی ئیتلاعاتی ئێران لە نێو دیوارەکانیش میکرۆفۆنی داناوە کە گوێ دەگرێ بزانێ خەڵک چی دەڵێت و ئەمە ئەم فراقی سیاسی و نەتەوەییە زیانێکی زۆر گەورەی لە بزاوی نەتەوەیی لە بزاوی شۆڕشکێڕی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەڵام لە ساڵەکانی 94 بەولاوە تا 99 هێدی نەسڵێک دروست بوون جیلێک دروست بوون جیلێکی خوێندکار ڕۆشنبیر ئینتەلەکتوەل و ئەدەبدۆست ئەم جیلە هەستان لە ڕێگەی دانانی
ئەنجومەنە ئەدەبیەکان، ناوەندە ئەدەبیەکان، کتێبخانە گشتیەکان هەوڵیاندا کە لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بگەن بە یەک و ئەو کارەشیان کرد و بوون بە پۆتانسیەلێکی نەتەوەیی بەڕاستی بەهێز ژیر و خەڵکێک بوون کە هەموو خوێندکاری زانکۆ بوون، دکتۆر بوون، ئەندازیار بوون، مامۆستای زانکۆ بوون، هەر لە ئورومیەوە مەهاباد، سەقز، بۆکان، سنە، کرماشان بگرە تا ئیلام و ئەو شوێنانە لە ڕێگەی ئەنجومەنە ئەدەبیەکانەوە، ناوەندە ئەدەبیەکانەوە گەیشتنە یەک و ویستیان ئەم هێزە، ئەم پۆتانسیەلە ویستیان ببن بە بزاوێکی نوێی ڕۆشنبیرانەی شۆڕشگەڕانەی نەتەوەی. بەڵام بەداخەوە کۆماری ئیسلامی لە هەموو هێزەکانی خۆی خستە گەڕ بە پلانێکی زۆر سیستەماتیک، پلانێکی زۆر سنسی و نەرم ئەم پۆتانسیەلەی پەرتەوازە کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم پۆتانسیەلە تازە، ئەم جیلە تازە لە حزبەکانی ڕۆژهەڵات وەکو کۆمەڵە وەکو دموکرات کە دابڕابوون، بگرە هیچ لەلایەن سیاسی و فکریەوە، بگرە لەلایەن عاتفیشەوە، چونکو کاتێک کە حزبێکی سیاسی، حزبێکی شۆڕشگەڕی پەیوەندی فکری و سیاسی داببڕێ لە خەڵک، خۆ وەکو ئێستاش تەکنۆلۆژی نەبوو، سۆسیال میدیا نەبوو، ئەم پەیوەندیە بپچڕێ، هێدی پەیوەندی عاتفیش لاواز دەبێتەوە، پەیوەندی عاتفیش کەمە بێتەوە و ئەم دابڕانە بۆ هۆی لاوازبوونی پەیوەندی عاتفی ئەو هێزە تازەیە، ئەو پۆتانسیەلە تازەیە و ئەوەی کە ئەوان خۆیان لەو دوو حزبەدا نەدەبینیەوە و لەو مەودایەدا، لەو فاسڵەیەدا لە ساڵەکانی 97 و 98 و بەتایبەت 98 بەولاوە و لووتکەکەی 99 خەباتی کادرەکانی پەکەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد و 60-70% لە 7-8 لەو بزافە ڕۆشنبیرە، لەو خەڵکە ڕۆشنبیرە تاڤڵی ڕیزەکانی پەکەکە بوون. ئیدی بە هەر حاڵ لەوێ کار و چالاکی خۆیان کرد، زۆربەیان شەهید بوون و هەندێکیان گیران لە زیندانەکانی کۆماری ئیسلامیە ئەشکەنجە دران، زەخت خرایە سەر بنەماڵەکانیان و ئیزۆلا بوون تا ماوەیەکی درێژ. ئێستا من نامەوێت زۆر درێژی بکەمەوە بابەتە ئەوەکەی مێژوویەکەی، بەڵام بە هەر حاڵ ئەم پۆتانسیەلە بە شێوەیەکی سیستەماتیک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە، لەلایەن سوپای پاسدارانەوە، لەلایەن ئیطلاعاتەوە پەرتەوازە بوو. بەڵام لەم چەند ساڵی ڕابردووە، لەم 2-3 ساڵی ڕابردووە، زۆر لەو کەسانەی کە ئەو کاتە ئەکتیڤ بوون و ساڵانێکی زۆر ئیزۆلە بوون و بەهۆی ئەو گوشارە سیاسیانەی، ئەو گوشارانەی کە لەلایەن ئیطلاعاتەوە، لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەسەر خۆیان و بنەماڵەکانیان بوو، ماوەیەک بێدەنگیان ڕاگرت. بەڵام ئەم چەند ساڵی دواییە بە شێوەیەکی زۆر جددی خەباتێکی کەلتوری، خەباتێکی هونەری، خەباتێکی کۆمەڵایەتی دەکەن، چونکو لە ڕاستیدا ڕەنسانس، گۆڕانکاری بە بزاوێکی
نەرمی کەلتوری هونەری کۆمەڵایەتی دروستە بێت و ئەمەش ئەو شتەیە کە ئێستا بەخۆشیەوە سەرەڕای ئەو کەم و کورتیانە و ئەو فراقە سیاسیەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و ئەو سەرکوتکردنەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن داگیرکەرەوە هەیە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەیە بەڵام جیلێکی تازەی کورد هەن کە ئەم ڕێچکە کەلتوری و ئەدەبیان گرتووە بەر و ڕێچکێکی زۆر سەرکەوتوو دەبێت چونکو لە مێژووی گۆڕانکاریە جیهانیەکانە بە تایبەتی ڕەنەسانس لە ئەوروپا ئەو ڕەنەسانسەی بەو هەموو گەورەیە کە ئەوروپای گەیاندۆتە ئەم ڕۆژەی ئەوڕۆ بە خەباتێکی سکۆلاریزمی نەرم بە خەباتێکی کەلتوری ئەدەبی هونەری دەستی پێکرد و سەرکەوتنی بەدەستهێنا و دینی بە تەواوەتی لە سیاست و لە ئۆرگانە حکومیەکان ئۆرگانە گرنگەکانی کۆمەڵگە جیا کردەوە و دینی کرد بە شتێکی معنەوی بە شتێکی شەخصی کە مداخلە لە هیچ شتێکی هیچ کەسە یان هیچ شتێکی کۆمەڵایەتی هیچ ڕێکخراوێکی کۆمەڵایەتی یان دەوڵەتی نەکات. یەکێک لەو گەنجانە ناوی عادڵی عەزەمیە لە جوانڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە لە ساڵی 99 لەلایەن ئیتلاعاتی ئێرانەوە بەهۆی ئەوەی کە ئەکتیڤ بوو بۆ پەکەکەی گیرا چەند مانگێک لە زیندان بوو گوشارێکی زۆر هاتە سەر خانەوادەی بنەماڵەکەی بەهۆی بنەماڵەکەی ناچار بوو ماوەیەک لە کار و خەباتی خۆی داببڕێت لە ساڵی 2012 بۆ 2013 ئەم گەنجە ئەوە لە بیر نەکەین کە جوانڕۆ یەکێک لەو شارانەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بەردەوام دەسوپەنجە لەگەڵ ئاین و ناسیۆنالیزم نەرمەکات هەندێک جار ناسیۆنالیستەکان ئەبن بە ئاینی هەندێک جار ئاینەکان دەبن بە ناسیۆنالیست و لەم ساڵانەی دوایشتا بەداخەوە ژمارەیەکی بەرچاو لەو کەسانە کەوتنە داوی وەهابیەت سەلەفیەت لەو شارەی کوردستان کە بە تەواوەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەویان ڕیشەیان داکتاوە و جمهوری ئیسلامیش ینی کۆماری ئیسلامی ئێران بەرەنگاری ئەو ڕێکخراوە نابێتەوە بەرەنگاری سەلەفیەت و وەهابیەت نابێتەوە. عادڵی عەزەمی لە ساڵ 2000 کۆتاییەکانی 2011 تا 2012 ڕێستورانێکی بچکۆلەی لە جوانڕۆدانا ئەو ڕێستورانە بوو بە کیانێکی بچکۆلا بوو بە شوێنێکی بچکۆلا بۆ ئەوەی ڕووناکبیرەکان ئەدیبەکان شاعیرەکان ژنەکان خۆشەویستەکان لەو ڕستورانە بچکۆلەدا لەو پیتزایەدا یەکتر بگرنەوە بوو بە شوێنەکە دیالۆگی ڕۆژی تیا دەکرات دیالۆگی مۆدرنی تیا دەکرات دیالۆگی سکۆلاریزمی تیاکرات بەڵام بەداخەوە لە 2012 بۆ 2013 ڕستورانەکەی شەوێک لەلایەن وەهابیەکانەوە لەلایەن ڕادیکالە ئیسلامیەکانەوە سوننەکانی ئەو شارەوە ینی شاری جوانڕۆ سووتێنرا. بەڵام عادڵ ناومێد نەبوو لە بەرخۆدانی ناومێد نەبوو لە خەباتەکەی و ئێستا یەکێکە لەو گەنجانەی کە بەردەوام خەباتی ڕووناکبیری خەباتی ئەدەبی دژی چەقبەستووی و کەلتوری دژی ئاین بە هەردوو جۆرەکەی هەم چونکو ڕووناکبیرانی ڕۆژهەڵاتی کوردستان هەم لەژێر زەختی ڕادیکالیزمی سونەدان هەم لەژێر زەختی ڕادیکالیزمی شیعەشدان و ئەم دوو هێزە مرتەجعە گوشارێکی زۆر گەورەی خستۆتە سەر ڕووناکبیرانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام بەخۆشیەوەوان هەر بەردەوامن.
ئەمڕۆ من شعر یەکێک لە شعرەکانی ئادڵم تەرجمە کردەوە، هەروەها وتم کاک ڕەوف مورادی زۆری یارمەتیدام، سپاسی دەکەم. ئێستا شعرەکەی ئادڵتان بۆ خوێنمەوە. لەگەڵ شۆستە لە تەنیشتیەوە تێپەڕین، لەگەڵ شۆستە لە تەنیشتیەوە تێپەڕین و هیچ کەس داری چراخەمۆکەکانی نەبینی. ئەو دارانەی کە ئەژنۆی خەمیان لە باوەشگرت بوو، ڕیشەکانمان لە دووکانی جگەرە فرۆشەکان بدۆزەوە گۆرانی بێژ، ڕیشەکانمان لە دووکانی جگەرە فرۆشەکان بدۆزەوە گۆرانی بێژ و مژێکی لێدە. ئەو گۆرانیانەی ئەم ڕۆژانە، ئەو گۆرانیانەی ئەم ڕۆژانە لەسەر درێژترین بێدەنگی لەنگەریان گرتووە. وێرانەکانی کلااوونێک کە پێوە ئاوەدان و دەستیانداوە بە کۆمەڵ کوژی ڕیخۆڵەکان. گۆرانی بێژ مژێک لە هەموو بوونم بدە، کە هەموو جیهانم تا ناو لە پیتلاومەتەوە. باشترە خۆت بەم چیرۆکە تەزیوەدا هەڵواسی. ئەمەوێت پاساوێک بۆ خۆراوایی خۆرهەڵات یەم شۆستە بهێنمەوە. ئەمەوێت پاساوێک بۆ خۆراوایی خۆرهەڵاتی ئەم شۆستە بهێنمەوە. ئەگەڕێمەوە بۆ سەرەتای تۆم کە لە ڕنێوە ڕاستی منە ماڵت ساز کردووە. بە باخچەیەکی زەیتونی تر لە حاڵی من و هەوای خراپی ئەم وەرزە لەبیرتە خۆش دەگەر هەڵگری، هیچ لە هەڵکشانی ئەم خەمەکەم نابێتەوە. کە ئەیدی پێشی بە سێ هەڵپەڕکەی مەلائیک کراوەتەوە. هەموو ڕۆژ خۆی ئەڕژێنێتە سەردڵی دایکانی دووگیان، وتمان لێرە بڕیارە دەستەکانمان تا هەفتایەمین قاتی ئاسمان درێژ ببێتەوە. وتم کاتێک دەچیت بۆ بازار چاوەکانت لەگەڵ خۆت مەبە. وتم کاتێک دەچیت بۆ بازار چاوەکانت لەگەڵ خۆت مەبە. نەموت ئەوە کە تۆ باڵەکانت لە یەک ئەخشێنی خەڵک تاسەی فڕی نەکات. وتم بهێڵە پێکەنینەکانت لە نێو لاپەڕەی دەفتەری شێرەکانم بمێننەوە. ئەونە هەڵیان مەواسە بە قشتەوە. ئەونە لەگەڵ مۆغۆلەکانی جەستەما شەڕت کرد کە بەرەو ڕووی هەموو چاوێک چەکیان هەڵگرت. کە هیتلەر بڵێت با پیری پێکەنی کە لەگەڵ تۆ بە شەڕ بێت. ژوورەکەمت پڕ کردووە لەو دیکتاتۆرانەی بێسەر لە شەڕی جەستت گڕاونەتەوە. ژوورەکەمت پڕ کردووە لەو دیکتاتۆرانەی بێسەر لە شەڕی جەستت گڕاونەتەوە. پێم وتیانە ئێستا من سەردێڕی خەمگینی هەموو ڕۆژنامەکانم. ئێستا ئیدی زەوی لە سەرەتای بەلا ڕێداچوونە.
هەموو کچانی جیهان بە باڵەکانی تۆوە دەفڕن پێکەنینەکانی تۆ لە قژیانەدەن وەکو تۆ ڕێئەکەن وەکو تۆ ماچەکەن و هەموو شاعیرانی دنیاش هەموو ڕۆژ وەکو من کەوتنە خوارەوەیان لەبیر کردووە و هەموو شاعیرانی دنیاش هەموو ڕۆژ وەکو من کەوتنە خوارەوەیان لەبیر کردووە تا تاریت بەزمی سوکایەتی و تاوانکاریم بە زولفی دەمە و بەیانت دەهۆننەوە تا فەلسەفە لە نەبوونی منا دەست پێ بکات تا تاریت و بەزمی سوکایەتی و تاوانکاریم بە زولفی دەمە و بەیانت دەهۆنیەوە تا فەلسەفە لە نەبوونی منا دەست پێ بکات جیهان لە ناولەپی منایە لەگەڵ چەند هێڵێکی تێکەڵاو کە سەرەتای ئەگەڕێتەوە بۆ پیری نێوچەوانی باوک کە لە شەڕا سەنگەری چاوەکانی دایک بوو لە ساڵەکانی نەبوونیش دڵێکی پڕ لە کڕنۆش باوکمی لە باپیرمی وەک میرات پێگەیشت بوو کە بەردەوام ناسنامەی لە گیرفانی خەڵکی دراو سێدا ئەدۆزیەوە و شادیەکانی لە نێوان ئەم هەموو هێڵانە ئەشاردەوە نەکوا میرات گرە بچکۆلەکانی فێری پێکەنین بن و گۆرانیە یاخیەکان چەکدانن تۆ نازانی لەو شوێنەی من ژیام هێشتا جیهانی نەبوو بڕیار بوو با پیرە پێش بە جیهانیەوە بگرێ بڕیار بوو با پیرە پێش بەم جیهانە بگرێ بەڵام بوو بە ڕێبەری گۆرانیە شۆڕشگێڕەکان هەمووشت باش بوو تا تۆ هاتی و من یەکەم جار پێکەنیم باوکم بۆ هەمیشە کڕنۆشی برد و دایکم بۆ هەمیشە لە پشت سەنگەرەکاندا مایەوە و هەمووشت لە ناولەپی منا بوو بە جیهان تۆم بینی کە لارە لار دەهاتی و بەم شێوە یەکەم گۆرانیەکان لە شاخ گەڕانەوە بێچەک ئەستا ئیدی من جیهانم سەرخۆش بووم منت کرد بە خەڵکی ئەم جیهانە دەست لەم بیرەوەریە بشۆ من دەڵێم بیرەوەری تۆ بڵێ گۆرانی بێژ تا بیرەوەری دار خۆش تا جیهانێک کە تۆ ناوەندی نەبیت دژوارە ناوەندی جیهان بوون هەموو ڕۆژ ناچاربی گوڵەکانی سەرفەرش ئاو بدەی بۆ ئافریقاش ئەگەر خۆت ببرژێنی شیر بدەیتە دایک مردووەکانی هەڵەبجە لە بۆسنیا باوک بیت لە لۆس ئەنجلس دەروون ناس و لە عەرەبستان مامۆستای موزیک لێرەش مەعشوقی شاعیرێکی سەرخۆش کە لە ڕەشمەستی کاتە ئاینیەکانە داگیرت ئەکات دژوارە منت کردە خەڵکی ئەم جیهانە و لە وەخت و بێوەختی ئەم جیهانە من لە نێوان پیریەکانی با پیرەدا گۆرانی ئەڵێم و لەکوێی ماتەکانی لەشتا ئەسبوم فڵانی لەکوێی ماینەکانی لەشما باڵندە کە بەم شێوە پێگەیشتنم بە دار و دیواردا ئەحیلێنم هەموو بەیانیەکی کەوتن کائینات تف ئەکەمەوە
بووم بە ئەو پیاوە کتوپڕە کە لە پڕێکە لە بیرەوەری شەقامدا سەر دەرەهێنێ. دەست لە بیرەوەری بشۆ، دەست لە بیرەوەری بشۆ گۆرانی بێژ، کە دەستی هێشتا لە هەنووزی ماڵەکەما تێئەپەڕێ. لەبیرتە؟ لەبیرتە؟ خۆشت ئەگەر هەڵگریت هیچ لە شێیەم شەوانە کەم ناکاتەوە کە هەر خەریکە لە ڕیشەی تەمەنم ئەچکێتە خوارەوە. هۆگریت لەکوێیەم زەمەنەدا خەریکی کوشتنی من بوو کە لەبیرت چوو بوو من تەنیا شاعیرێکم. کە مردنم سەرەتایەکە لە پەیکەری باو کۆبوونەوەی باران و کە نیگات هەموو ڕۆژێ لە سەقفی ماڵە هەژارەکان ئەتکێتە خوارەوە و قاپە مسینەکان لە نەبوونی منا کۆتەکەنەوە. من شاعیرم، من پێکەنینەکانتم خوڵقاند کە سەرپۆشێک بۆ بێئابڕوویی زەوی، کە سەرپۆشێک بۆ بێئابڕوویی زەوی بێ، کە لە هاتوچۆی هەموو شەڕەکانی جیهاندا تۆ بمێنیتەوە. سەیری مناڵەکان کە پێی لەسەر شوێنی پێکانت دادەنێن و بەخوا پێئەکەنن. شعرەکانیان بخوێنەوە سێوی شین، ماسیە خانمی سووری سەرلووتکە، نیشتمانێک کە بێ کۆتایی تۆی تایە. ئێستا هەر خۆت هەڵگرە و هەر من هەڵگرە، خۆ هیچ لە بەردەوامی ئەم برینەکەم نابێتەوە. کە خەریکە ئەبیت بە گۆرانی بێ، کە خەریکە ئەبیت بە خۆراکی گۆرانی بێژەکەم. لە پڕێکا بە یەخەی ئاوەڵا بە چپۆقەوە کە کڵاوی لەسەر خۆی دانا، دوو کەڵم لەگەڵ هەوا یاریە کات، دەست ئەکێشێ بەسەر هەموو ئەو وشانەی کە تا بیرەوەری دار کەمێک بیرەوەری پێویستە. کە من ئەڵێم بیرەوەری تۆ بڵێ برین گۆرانی بێژ. کەمێک باران کە ئاو بەسەریا تێپەڕ بێت، کەمێک من کە بێ هەوا دەڕوات و هەندێک جار خۆی لە دیگی تارە ئەدۆزێتەوە. کەمێک باران کە ئاو بەسەریا تێپەڕ بێت، کەمێک لە من کە بێ هەوا دەڕوات و هەندێک جار خۆی لە گیتارە ئەدۆزێتەوە، کە هەندێک جار خۆی لە چەمەدانێک ئەژەنێت، خۆی لە ساز ئەخاتە خوارەوە لە بولبولی ئەم هەموو گۆرانیە و درێژە بە بێدەنگیەکان دەدات. بێدەنگیەکان کە وەک لورە بووە بە گۆرا، بێدەنگیەکان کە وەک لورە بووە بە گوارەی شەو. بۆ تێگەیشتن لەم شعرە پێویستە منی لە پڕێکە تیا بناسی. بۆ تێگەیشتن لەم شعرە پێویستە منی لە پڕێکە تیا بناسی و کاردانەوەی لە بەرامبەر دیاردە ئاسایی و ناسراوەکاندا شی بکەیتەوە، خەیاڵی بکەیت، دوور بکەویتەوە لە ڕۆمانسی ئیدالیزمی سەدەی بیستەم، مێژووەکانی بەزانست لێدراوی تێکەڵ بە ڕێزمان بدەیتە دەست مۆزەخانەکان. ئەم کەوانە بەردەوام کراوەیە، ئەم کەوانە بەردەوام کراوەیە و ئیدیەم پاییزە لە قژیا زەرد بووە و هەموو ڕۆژێکی باخچە ئاویە کردە پێی مۆزەخانەکان. ئێستا کەوانە دابخە. گومان لە هەبوونی وشە پێناسەکراوەکان کە گۆرانی بێژ، گومان لە هەبوونی وشە پێناسەکراوەکان کە گۆرانی بێژ، ڕوومەت دەرخە
ڕوومە دەرخە ئەی ساکارەکەم، ساکاری بێدەنگیە درێژ و نەخۆشەکان، ڕۆژەکان بریندار بە دوای خەما دەگەڕێن، تا سەربانی ئەم سەدەیە، تا سەربانی ئەم سەدەیە کە پڕم دەکەی لە ڕووخان ڕوومە دەرخە، تا هیچ کات ئیدی دەم و چاوت شەترەنجی نەبێت بۆم. و من لەبەر خاتری دەر لە پەنجەرەی تۆدا قاب کراوم، و من لەبەر خاتری دەر لە پەنجەرەی تۆدا قاب کراوم و هەزارەی تۆ و ئەسپێک ئەحیلێنێ و ئەو سەربازانەی لە بەرزی باڵاتەوە سەرەکەون بە گۆرانی و بێچەک. لە پڕێکا بووم بە پیاوەی لە پڕێکە لە زەینی دار دادەبەزێت، لە پڕێکا بووم بەو پیاوەی لە پڕێکە لە زەینی دار دادەبەزێت، تا بە قەرەباڵغی شاردا سەرکەوێت. تا کوێی من فڕیوی، تا کوێی من فڕیوی فڵاونی، کە لەم سەدەی قیژە و هۆرێنەدا چەکم لە وێنەی هەموو کەسنا، تا تۆ دەعوەتی کوشتنی خۆم بکەم. هەی فڵانی، هەی فڵانی، هەوای سەفەرم کردووە، هەموو فڕۆکەخانەکانی جیهان لە ڕووخانم ئاگادارکەوە، بڵێ مێشکی هەڵاوساوە، هەر کات لەوانەیە بەرەڵا بێت، هەر کات لەوانەیە بەرەڵا بێت، بڵێ ئەم ڕووخانە، بڵێ ئەم ڕووخانە بۆ ژانەکانی تر خراپە، بڵێ ئەم ڕووخانە بۆ ژانەکانی تر خراوبە، مەڕووخێ. تا هاوڕێیان هیوادارم ئەگەر لە خوێندنەوەی شعرەکەدا کەم و کوڕی هەبوو بێت ببورن. شەوێکی خۆش و ئارام، ئازاد، سەربەست بۆ هەمووتان لە هەموو شوێنێک بە ئاوەتە خوازم هەمووتانم خۆشەوێ و ماڵاوە.